هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە لە درێژەی وەرزی دووەمی چارە کە 24 هەڵقەی تایبەتە بە شێرپەنجە بەڵام بە شێوازێکی جیاواز و بە هەناسەیەکی جیاواز لە بریەوەی باس لە مەرگ بکەین، باس لە ژیان و ژیان دۆستی و هیواکەین لەبەرەوەی کە ئێمە هەر لە سەرەتاوە پەیامەکانمان ئەرێنی و پۆزیتیڤ بوون. ئەم هەڵقەی چارە لە ناو سەنتەری چاندنی مۆخی ئێسکەوە دەست پێکەین لە نەخۆشخانەی هیوا، ئەو شوێنەی کە بۆتە جێگەی هیوا بۆ زیاتر لە 175 کەس. لە ساڵی 2016ەوە تیمێکی کوڕان و کچانی گەنج لە شاری سلێمانی وەک لە پشتی منەوە دیارە بە سەرپەرشتی تیمێکی ئیتاڵی کە ڕاهێنان و ڕاهێزانیان بە تیمەکەی ئێمە کردو لە کوردستان دەستکراوە بە چاندنی مۆخی ئێسک. چاندنی مۆخی ئێسک یەکێکە لەو کردارە زانستیانەی دەکرێت بۆ بەڕێزانی کە نەخۆشی درێژخایانی خوێن هەندێک لە نەخۆشی درێژخایەنەکانی خوێن و شێرپەنجەی خوێنیان هەیە و بێهیوا بوون لە چارەسەری کیمیایی بۆ شێرپەنجەی خوێنەکە. لە مەڵقەیە مەزن باپیر میوانمانە بێت کە تووشی پەککەوتنی مۆخی ئێسک بووە کە لە هەڵقەی پێشووی چارە باس لە جۆرەکانی شێرپەنجەی خوێن کرا، بەڵام بەهۆی بوونی سەنتەری چاندنی مۆخی ئێسکەوە هیوا بۆ ژیانی گەڕاوەتەوە و ئێستا لە ژیان بەردەوامە. هەمومان نەزانین کە شیفا بەدەست خوددایە، بەڵام هەوڵی مرۆڤیش بۆ بەردەوامی ژیان ڕۆڵی خۆی هەیە. سەرەتای بەرنامەکە لەگەڵ بەڕێز تاڵب تۆفیق دەست پێ دەکەین کە بەڕێوەبەری کارژێڕی ئەم سەنتەرێ و باس لە مێژووی سەنتەرەکە دەکات و دوایەوە لەگەڵ چیرۆشی مەزنا دەست پێکەین و هەنگاو بە هەنگاو لەگەڵ بەشەکانی تیمی چارەسەر لە نەخۆشخانەی شەیشا سواری گەرمیان بۆ چاندنی مۆخی ئێسک لەگەڵتانە بین وەک هەمیشە بینەرمانە. سەرەتای دروستبوونی ئەم نەخۆشخانەیە پێشتر لە ساڵی 2007 نەخۆشخانەی هیوا بۆ توشبوانی شێرپەنجە کرایەوە کە پێشتر ئەم نەخۆشخانەیە نەبوو. نەخۆشەکانمان دابەژبوون بەسەر بەشێک لە نەخۆشخانەکانی شاری سلێمانی و هەندێکیان بۆ چارەسەر ئەچوونە دەرەوەی سلێمانی وەکو شارەکانی بڵێ دەرەوەی هەرێم، لە باخە هەندێک جار ئەچوونە دەرەوەی وڵات بۆ ئێران و بۆ تورکیا. کام نەخۆشخانەیەمان کردەوە توانیمان ئەو نەخۆشخانە هەموو کۆبکەنەوە چەتری ئەم نەخۆشخانەی وە خۆی لە خۆیدا ناوی هیوایە بۆ نەخۆشانی کە تووشی ژێرپەنجە بوون. لە ساڵی 2007 کۆمەڵی پزیشکی پسپۆرت کە ژمارەیان 30 پزیشک بوو بە هەموو بەشەکانەوە، هەم بەشی ئۆنکۆلۆژی، هەم بەشی هیماتۆلۆژی، هەم بەشی تاقیگەی کە لەو کاتەیە کە دیبلۆمی باڵایان بەدەستهێنا توانیمان ئەم نەخۆشخانەیە بکەینەوە کە خودی هەباڵی بەڕێزی گەورە و کۆچکردوو مام جەلال کە پشتیوانی گەورەی هەبوو بۆ ئەم نەخۆشخانەیە کە لە سەرەتا دروستبوونە کۆمەڵێک کێشەمان هەبوو لە پێداویستی و دەرمان و شتی نەخۆشخانە کە ئەو پشتیوانی گەورەمان بوو. بۆ کردنەوەی نەخۆشخانەی شەیشا سواری گەرمیان بۆ چاندنی مۆخ لە ساڵی 2016 ئەم نەخۆشخانەیە کرایەوە هەم بە پشتیوانی هەم بەڕێزی کۆچکردوو مام جەلال کە لەو کاتەیە کۆمەڵە کێشە هەبوو نەخۆشخانەی هیوا، ئەو نەخۆشخانەی کە تووشی شێرپەنجەی خوێنە بن کە چارەسەر ناکرێت پێویستیان بە چاندنی مۆخەیە هیچ ڕێگایەک نەبوو کە بچنە دەرەوە توانیمان ئەم نەخۆشخانەیە بکەنەوە بە هەوڵ و کۆششی هەموو پزیشکان و کارمەندانی نەخۆشخانەیەوە کە پاڵپشتی گەورە و بە تایبەتی بەڕێوەبەری نەخۆشخانەکە ئەو نەخۆشخانەی کە تووشی شێرپەنجەی خوێنە بوون کە بە چارەسەری کیمیایی چارەسەریان بۆ ناکرێت پێویستیان بە چاندنی مۆخ بوو. ئەوەی زایدەن ئەو نەخۆشانی کە تووشی سالاسیما بوون کە ماوەی خوێنیان وەرەگەر پێویستیان بەوە بوو کە چاندنی مۆخیان بۆ بکرێت هیچ ڕێگایەک نەبوو، تەنان لە عێراقا هیچ نەخۆشخانەیەکی بۆ شێوە پسپۆڕێ نەبوو. بیر لەوە کرایەوە کە بتوانین بە هاوکاری پزیشکانی خۆمان ئەم پرۆسەیە بکەین کە بڕی تێچوونی یەک نەخۆش لە نزیکترین وڵاتیان لە ئاسانترین وڵاتە 5 دەفتەر بۆ 6 دەفتەر لە هەندێک وڵاتە نزیکە تا 10 دەفتەرە لە دەرەوەی لە وڵاتانی ئەوروپی 12 بۆ 13 دەفتەر جگەل لەم تێچوونە ئەو نەخۆشانی کە ئەگەڕانەوە هەندێک جار پێویستیان بوو کە چارەسەریان بۆ بکرێتی ڕێگایەک نەبوو، یان نیانەتوانین ژایەتە بگەڕنەوە پرۆسەیە دووبارەکەنەوە هەمان گرفتیان بۆ دروست بوو. بیل لەوە کرایەوە کام نەخۆشخانەیە دامەزرێ کۆمەڵێ پزیشکی
ئیتاڵی هاتن گرێبەستێکیان کرد کە بیناکەش لە ئەوڵە هەر نەبوو بیناکەشیان دروست کرد و بۆ ماوەی 2 ساڵیش ئەم گرێبەستە کرا لە نێوان ئێمە و پزیشکانی ئیتاڵە کە یەکەم چانی مۆخوکو باسم کرد لە 21 نوێ 2016 ئەم پرۆسەیە بە سەرکەوتو جێبەجێ کرا تا ئێستا ئەم پرۆسەیە بەردەوامە کە ئێستا پزیشکانی خۆمان سەرپەرشتی ئەم پرۆسەیەکەن کە تا ئێستا ئەوەی بەدەستمایە ئەمارە 180 نەخۆش چانی مۆخی بۆ کراوە جگە لەو نەخۆشانی کە هەندێک جار پێش ئەم کردنەوەی ئەم سنتەرە گەورەی ئەم نەخۆشخانەیە کە سەردانی لە نزان یان لە هەر وڵاتێکی تر کردویان ئەوان ژیان متابعاکن لە نەخۆشخانەی ئێمە هیچ پزیشکێک و کارمەندێکی ئێمە کە لە ناو نەخۆشخانەیە ئیشەکە ئەیادیانە بە تایبەتی پزیشان کارمەندەکانیش هەروەها بۆ ئەوەی ئەو نەخۆشانەی کێنە ئەم سنتەرەوە لە هەشتی بانی تا 5 ئێوارە خزمەتیان بکرێت کە سەرجەم پێداویستەکانی نەخۆشخانە بۆی دەبینکن وەکو بەشی تیشک و بەشی ئیکۆ بەشی تاقیگەیی بەشی ئێمارای و سیتی لەبەرەوە پێویست ناکە نەخۆش بە هیچ شێوەیە بچێتە دەرەوەی نەخۆشخانەیە کە ئەم نەخۆشخانە ئێستا بۆتە سنتەرێکی گەورەی عێراقی ئەو ئاماری کە لە بەدەستمانایە تەنها بۆ شاری سلێمانی نییە لە ساڵ 20 بۆ 30 خەڵکی دەرەوەی هەرێمن شارەکانی بەسرا بەغداد مووسڵ هەولێر دووهۆک کە تاکە سنتەرە لە وڵاتی عێراقا ئەم سنتەرە کرابێتەوە. بەر لە 2 ساڵ تووشی ئەم نەخۆشیە بووم بەر لە 2 مانگ لەمەوە پێش چاندنی مۆخم بۆ کراوە بۆیە بە ماسکە و قساکەم لەوەی بەرگری لەشم کەمە ئێستا لەبەر تەلەڤیزیۆنەکە ماسکەکە لاعبم من سەرەتا کە تووشی نەخۆشیە بووم بەر لە 2 ساڵ لەمەوە پێش هاتم بۆ خەستەخانەی هیوا لێرە دکتۆرە بەڕێزەکان پاش تەخسیسکردنیەکی زۆر دۆزیانەوە کە من نەخۆشی سەرەتانم لەگەڵایە سەرەتان بڵین لە خوێنمایە دەستم کرد بە عیلاج وەرگرتن من سەرەتا دەرزیم بەکاردێنا دەرزی ڤێڵکەیت بایۆلۆجی بوو دەرزیەکەم بەڵام دەرزەکان سوودیان نەبۆشەوە دوایی بۆیان گۆڕین بە شیمیایی دوای شیمیایەکە بڵین ماوەیەکی زۆری شیمیایی بەکارهێنا بڵین دکتۆرەکان بڕیاریاندا دکتۆرە بەڕێزەکان بڕیاریاندا کە چاندنی مۆخ و ئێسکم بۆ بکەن من لە مانگی دوویە لە سیانزەی دوو چاندنی مۆخی ئێسکم بۆ کرا 7 ڕۆژ لە ژوورەوە بووم دوای ئەوە کە هاتمە دەرەوە دوای 6 مانگ چاندنی دووەمم بۆ کرایەوانێ سەرەتا کە بڵین بڕیاری ئەوەیاندا چاندنی مۆخم بۆ بکەن وتیان ئەبێت 10 میلیۆن خانە مۆخ کۆبکەینەوە لە توێیە 10 میلیۆن خانەکە بڵین بە 2 ڕۆژ بۆم کرا بە جیهازی زۆر پێشکەوتووە هەر لە خەستەخانە بڵین بۆ کرا لە لای دکتۆرە دارین بۆیان کردم ڕۆژی 7 سەعات مۆخیان لێ وەرەگرتم بە 2 ڕۆژ 10 میلیۆن خانەکەیان لێ کۆکردمەوانێ دوای ئەوە دکتۆرە داستان وتی ئەبێ ئەم فەحسانەم بۆ بکەی وەکو CBC تەختیدی دڵ ئیکۆ سۆنەر ئەمانم هەر هەموو کرد دووە ئەوەش وتی ئەبێ سەردانی دکتۆری دامکەی بۆ لای دکتۆر هەڵگوردی بەڕێز چوون بۆ لای ئەو دەمودانیان بۆ پاکردمەوە چونکە دەمودان زۆر ئاساسە بۆ ئەو کاتێک کە زەرعی مۆخت بۆ دەکرێت لەبەر ئەوەی زۆرترین بەکتریا لە ناو دەمایە دەمودانیان بۆ پاکردمەوانە بۆیان شۆردم و بۆیان ڕنیم فڵچە و مەعجومی تایبەتیان دامیانێ بۆ کاتی زەرعەکە کە بەکاری بێنم هەتا غەرغەرەش ئەبوایە لە کاتی زەرعەکەیە هەموو ڕۆژێ 2 جار دەمودانم پشۆرم 2 جار غەرغەرەی پێ بکەم بە کەتانیان بە لەفاف زمانم زۆر جوان خەیام بکەمەوانێ بۆی هیچ بەکتریایەک لە دەمەوە داخلی جسمی من نەبێت.
باشەوەی کە نەخۆشێک زانرا کە پێویستی بە کردداری چاندنی مۆخی ئێسک هەیە ئەم کارە بە چەند قۆناغێکە ئاڕوە کە یەکێک لە قۆناغەکان بریتە لە قۆناغی پشکنینی نەخۆشەکە پشکنین لە کاری سیەکان لە کاری دڵ و لە بەشەکانی تری خوێن و بەشەکانی تری لە ژبۆی کە بزانن جگە لە باسی شێرپەنجەی خوێنەکە کە ئەم کارە کاری ڕزگاکردنی ژیانی نەخۆشەکەیە ئایا کارکردنی دڵ و سیەکان و بۆرەکانی هەناسەی باشە ئێمە لێرەکە وەستاوین لەم دەنگە دەنگ و لەم شوێنی ژووری نەشتەرگاریە ئێستا خەریکی ئامادەکردنی ژوورەکەن ئەم ژوورە بۆ ئەوەیە کە مناڵێک وەک دایان نەخۆشیتر بتوانێت لەم ژوورە چارەسەر وەربگرێ دەچینە لای بەڕێز خات و دکتۆر داستان بۆی باز لە ئامادەکارەکان بکاو واروها کاگمەزنیش کات ئامادەکارەکانی چی بۆ کراوە و پاشەوە بەڕێز دکتۆر کەیوان باس لە بەشێکی تر لە کارەکانی ئامادەکاری نەخۆشەکات بۆ چاندنی مۆخ کە بریتێ لە پشکنی دەمودان پاشەوە گەڕێنەوە بۆلاتان بۆی کە بزانین چییە گوزەرێ و ڕۆڵی پزیشکی بێهۆشکاری چێ لەم کارەیە لەگەڵوانە. چاندنی مۆخی ئێسک کردارێکی زانستیە کە دەکرێت بۆ ڕزگارکردنی ژیان چاندنی مۆخی ئێسک تەنها بۆ نەخۆشانی شێرپەنجە ناکرێت بەڵکو بۆ نەخۆشیە درێژخایەنەکانی خوێن وەکو نەخۆشی فەلەسیمیا یاخود نەخۆشی پەککەوتنی مۆخی ئێسک وەکو ئەپلاستیک ئەنیمیا و چەند جۆرێک لە نەخۆشی تر دەکرێت درێژبوونەوەی ژیان یاخود چاوبوونەوە لەو نەخۆشی کە هەیە دوای چاندنی مۆخی ئێسک بە پێی نەخۆشیەکان ئەگۆڕێ بۆ نمونە لە نەخۆشیەکانی فەلەسیمیایە ڕێژەی چاکبوونەوەکە زۆرترە وەک لەوەی نەخۆشیەکانی شێرپەنجەیە و لەم حاڵەتەشە بە پێی جۆری چاندنەکە دەگۆڕێ ئایا چاندنی خۆیە لە نەخۆشەکە بخۆی و بخۆیەتی یاخود لە یەکێکی ترەوە ئەلۆجینیک ترانسپلانتە کە لە یەکێکی ترەوە بۆ نەخۆشەکەیە کردداری چاندنی مۆخی ئێسک لە شێرپەنجەی خوێندا بە پێی جۆری شێرپەنجەی خوێن دەگۆڕێت بۆ نمونە لە شێرپەنجەی کورتخایانی خوێندا کە بە ئەکیوت لوکیمیان ناستراوە دوو جۆری هەیە ALL AML لە پێشدا نەخۆشەکە چارەسەری کیمیایی وەرئەگرێت فەحسێکی تایبەتی بۆ ئەکرێت بە پێی ئەو فەحسی سایتۆژێنێتیکە کە نەخۆشەکە ئایا مەترسی کەمایە یاخود لە مەترسی ئینتەرمیدیەتایە ناوەڕاستایە یاخود مەترسی زۆرایە بۆ نمونە ئەگەر نەخۆشەکە لە ئینتەرمیدیەت ڕێسک واتە مەترسی ناوەڕاست یاخود مەترسی زۆرابێت باشتر وایە دوایی وەرگرتنی چارەسەری کیمیایی چاندنی مۆخی بۆ بکرێ لە کەسێکی ترەوە نەک لە خۆیەوە بۆ خۆی بۆ شێرپەنجەی خوێن بەڵام بۆ شێرپەنجەی جۆرەکانی تر بۆ نمونە شێرپەنجەی لیمفەگریەکانی کە ئەویش چەند جۆرێکی هەیە بە پێی جۆرەکانی ئەگۆڕێ بەڵام لەم لە شێرپەنجەی لیمفەگریەکانە باشتر وایە دوای ئەوەی لە زۆربەی حاڵەتەکانە کە نەخۆشیەکە بە عیلاجی کیمیایی چارەسەر نابێت یاخود نەخۆشیەکەی بۆ هێتەوە بۆ جاری دووەم ئەو کاتە چاندنەکەی بۆ ئەکرێت پاش ئەوەی بڕیاردرا نەخۆشێک چاندنی مۆخی ئێسکی بۆ بکرێت پشکنینەکان کە بۆی ئەکرێت شیکاری نەخۆشیە هەڵسەنگاندنی باری تەندروستی نەخۆشەکەیە ئەمە خاڵێکی گرنگە شیکاری تیشکی هەڵسەنگاندنی ئەندامەکانی جەستەی بۆ نمونە دڵی جگەری گوشیلێ هەرێکە و بە شیکاری تایبەتی بۆی ئەکرێت و لەگەڵ یا فەحسی هەناسە و چەند فەحسێکی تر هەیە و زائیدەن پشکنینی دەمودانی بۆ ئەکرێت. من کاتی خۆی بڵین کە هەر فەحسم کرد فەحسی بۆنمارویان بۆ کردم فەحسەکە ئەوە ببردا بۆ خەستەخانەی شۆڕش دوای 15 ڕۆژ لەوێ نەتیجەکە وەرگرتایە و دکتۆر مایکل لەوێ بڕیاری لەسەر دەدا هەر ئەو کاتە دکتۆر مایکل بڕیاری وەیدا بوو کە من دوو زەرعی مۆخم پێویستە
زەرعی یەکەم لە مانگی 2019 بۆم کرا لە 11/2/2019 زەرعەکەم بۆ کرا یەکەم ڕۆژ کە داخلی خەستەخانەیان کردم عیلاجیان پێدام بۆ ڕۆژی دوهەمین شیمیاییان لێدام دەرزێکی شیمیاییان لێدام بۆ ڕۆژی سێیەم دکتۆرە داستان و دکتۆرە هودەی بەڕێز ئامادە بوو زەرعەکەیان بۆ کوردم شکور بۆ خوا زەرعەکەم زۆر سەرکەوتوو بوو بۆ ماوەی 17 ڕۆژ من لە ژوورەوە بووم ئەم 17 ڕۆژەی کە من لە ژوورەوە بووم تەبعاً پێشتر ڕێنماییان پێدا بووم کە ئەبێ زۆر پاک و خاوێن و تەمیزبی لەبەرەوەی لە کاتی زەرعەیە بڵێ و نەڵێ مەناعەت سفرە بێتەوانێ هەموو بەیانیان ئەبێ خۆ بشۆری وەک وتم دووجار دەمودانە بشۆی دووجار غەرغەرە بەدەمە بکەیت تر بەرگەسەرین و بەرگە سیسەم و ئەوانە بگۆڕیت بڵێن ڕۆژانە چەند ئاوە خۆیتەوە هەمووی قیاسە ئەبێ بینوسیت عیبنێ بە چەند میزەکەیت هەر قیاسە ئەبێ بینوسیت یان کاتێک کە ئارشەیتەوە بێ بکەیتە سوراحیەوە قیاسە ئەویش ئەبێ بنووسیت عیبنێ بێ کە تووشی سحالی دەبی ئەویش بە هەمان شێوە ئەویش هەر بە قیاس دەبێت بنووسرێت هەموو بانیان ئەبێ خۆت بچێشیت و بینوسیت زەرعی یەکەم من لە مانگی دوێ بۆم کرا 17 ڕۆژ لە ژوورەوە بووم ئەم 17 ڕۆژە من وەکو خودی خۆم ئەوانەیە و ڕێنمایانی کە پێیان دابوو دکتۆرە بەڕێزەکان هەر هەموو جێبەجێ کرد شکور بۆ خوا بە سەرکەوتویی زەرعەکەم کرد و لە خەستەخانە چوومە دەرەوە. ئەو نەخۆشانەی کە دێنە لامان لێرە بۆ چاندنی مۆخی ئەسک ئێمە پێشتر ئامادەکاریان بۆ ئەەکەین چکە نۆژداری دەموددان بەشێکی سەرەکیە بۆ ئەو نەخۆشانەی کە دێنە ئێرە پزیشکە بەڕێزەکان پێشەوەی کە لە کاتی ئامادەکاریە وەکو هەموو ئامادەکارەکانی تر ئەینێرنە لای ئێمە سەرەتا پشکنینی تەواویان بۆ ئەەکەین ئانێرینە بەشی تیشک بۆ ئەوەی بزانین چ دانێکیان پێویست بە پڕکردنەوەکە چ دانێکیان پێویست بە هەڵکێشانەکات چ دانێک پێویست بە هەموو دەموددانە پێویست بە پاکردنەوە ئاکات ئامادەکاریەکانیان بۆ ئەەکەین چکە لەو کاتەیە کە داخڵ ئەبن لە قاوشی بەشی چاندنی مۆخی ئێسک دەرزی کیمیاویان بۆ ئەەکەن عیلاج کیمیاویان بۆ ئەەکەن بەرگری لەشیان داوەبەزێت ئەبێ پێش ئەوە ئێمە ئامادەکاریەکانیان بۆ بکەین و بەردەوامیش لەگەڵیان نەبین لێرە لە پێش چاندنی مۆخی ئەسک و لە پاش چاندنی مۆخی ئەسکیش بەردەوام لەگەڵیان نەبین. بەشی پزیشکی ددان لێرە کە کراوەتەوە جیاوازەیەکی زۆری هەیە لەگەڵ نەخۆشخانەکانی ترمانە لێرە ئاستی پاکژی ئینفێکشن کۆنتترۆل لە ئاسی ستاندەری جیهانیایە ئەو نەخۆشانەی کە دێنێ ئێرە ئێمە هەموو بینی هەموو نەخۆشی بۆ نەخۆشیێک زۆربەی شتەکانمان دیسپۆزەبڵە وادە ئەتوانین فڕێ ئەدرێن جیهازەکانمان وا دانراوە کە هەر هەمووی چی هەبێت لەسەر جیهازەکە بە شێوازێکی تایبەت کارمەندەکانی خۆمان پاکیەکەنەوە زۆر جیاوازە لە نەخۆشخانەکانی تر لێرە. ئەوەی کە زۆر گرنگە دەربارەی چاندنی مۆخ زۆر کەس کە باستە چاندنی مۆخی ئێسکە کرێوازانێکە کە لەی سەری کەسەکە لە ژیرێت و پاش ئەوە لێوە مۆخەکەی دەستکارێکە بەڵام لە ڕاستی ئەوانە وەم بە شەشی کە دەیبین لە ناو ژووری نەشتەرگاری بێهۆشکاری گشتیە کاری چاندنی مۆخەکە لێرەیان ناکرێت لە بەشەکانی تری بەرنامەکە دەبین چۆن دەکرێت بەڵکو لێرە بە هاوکاری پزیشکی پسپۆڕی بێهۆشکاری و ستافی بێهۆشکاری پزیشکانی دەمارەکان و ملوولەکانی خوێندێن لێرە شتێکدا دەنێن لە ناو یەکێک لە خوێنهێنەرە سەرەکیەکانی لەشی مرۆڤ کە پێڵەن سیڤیلاین یان پۆرت
بۆ ئەوەی کە ئەوە دوجار بەکار بهێنرێ بۆ هەندێک لە چارەسەرەکان و بەکارهێنانی هەندێک لە دەرمانەکان. پاشکەمێکتر دکتۆر ڕەوەند کە ئێستا لە پشتی منەوە سەرقاڵی کارکردنە بۆ ئەو چارەخوازە قسەتان بۆ کە پزیشکی بێهۆشکار کاری چیە لێرە و چۆنی ئەو کارە دەکەن لەم بەشەدا و پاش ئەوە خات و دکتۆر دێرین باس لە کاری کۆکردنەوەی خانەکانەکە چونکە ئەم کارانە هەنگاو بە هەنگاو بە دوایە کار و هەنگاو یەکەم نەخۆشەکە پاشی کە زانرا پێویستی بە چاندنی مۆخی ئێسکە پشکنینی بۆ دەکرێت کە لە بەشەکانی پێشووەتان باسکرا پشکنینەکان پشکنین گشتی لەش و پشکنی دەمودانی شیتیایە پاشەوە کە ئەوانە هەموو باش بوو اینجا دوای ئەوە دەستەکرێت بە دانانی سیڤیلای نەگەر پێویستی بوو لەژێر بێهۆشکاری گشتە بە تایبەتی لە مناڵان کارە زۆرەکرێت و پاشەوە خانەکان کۆ دەکرێتەوە پاشەوەی کە دکتۆر دێرین قسەی بۆ کردن دێنەوە وڵاتە بۆی بەتان باسکەین چیەکە ئێمە وەکو پزیشکی پسپۆری بێهۆشکاری لە نەخۆشخانەی شەهید شاسوار بۆ چاندنی مۆخ کردداری بێهۆشکردن بۆ کۆمەڵی لە نەخۆشەکان ئەنجامەوێت. یەکێک لە نەخۆشەکان کە کردداری بێهۆشکردنی بۆ ئەنجامەیەن بریتە ئەو نەخۆشانی کە یەکیان پێیان دەوترێت دۆنەر یەکیان پێیان دەوترێت ڕسیپیان لەلایەن پزیشکی پسپۆری نەخۆشەکەەوە نەخۆشەکەمان پێشتر بۆ نێردرێت هەڵسەنگاردنی تایبەتی بۆ بکەین پاشان لە لیستی نەشتەرگەریادا ئەندرێت ئەو نەخۆشانەی کە وەرگرن لەلایەن بە هەمانگی لەگەڵ پزیشکی سنگ و بۆرەکانی خوێندا سیڤی لاینیان بۆ داێن ئەم سیڤی لاینە بۆشکردن بە بەنجی ئام ئەنجامەدرێت لە هۆڵی نەشتەرگەری پاشان پاشەوەی نەخۆشەکە لە نەهۆڵی نەشتەرگەری تەواو بوو پاش نزیکی 2 هەفتە کردداری هاروێستین بۆ نەخۆشانی دۆنەر واتە ئەو کەسەی کە فحسی مطابقیان هەیە لەگەڵ کەسە وەرگرەکەیە کەسە بەخشارەکە ئامادەکرێت ئەوش لەلایەن بە هەمانگی لەگەڵ پزیشکی پسپۆری خۆیان نەخۆشەکەمان بۆ نێردرێت هێمە هەڵسەنگاندنی بۆکەین پاش 2 هەفتە کردداری بەهۆشکردن بۆ نەخۆش وەرەگیرێت و ئەو بڕە پێویستەی کە بەپێی کەسە وەرگرەکە بڕی پێویست لە خوێن وەرەگیرێت نەخۆشە وەرگرەکە بەخشارەکە ببورن. ئێمە وەکو پزیشکانی پسپۆر لە هۆڵی نەشتەرگەری نەخۆشخانە کردداری بەهۆشکردن بۆ چەند نەخۆشانێکی تریش ئەنجام بدەین ئەو نەخۆشانەش کە کێشەی وەرگرتنی کێشەی بەربوونی خوێنیان هەیە واتە کێشەی نزیفی خوێنیان هەیە خۆ نەخۆشانی کە مامەڵیان باسانی لەگەڵ ناکرێیان نەخۆشە منداڵەکان کە کردداری پڕکردنەوەی دان و خەڵکێشانی دان لایەنە لە پزیشکی لەلایەن پزیشکی پسپۆری دانەوە کرددارێکی ئاسانیە بۆی لە هۆڵی نەشتەرگەریدا ئەندرێت لایەن پزیشکی پسپۆر پزیشکی پسپۆری دانەوە نەخۆشەکە بێندرێت هەڵسەنگاندنی بۆکرێت نەخۆشەکەمان بۆ نێردرێت ئەوانیش بە هەمان شێوە پاش هەڵسەنگاندن لە لیستی نەشتەرگەریادا ئەندرێت و لە ڕۆژی نەسەرگەری وەکو ئەم نەخۆشەی ئەمڕۆ داری نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت. لێرەوەکو بەشی چاندنی مۆخ ئێمە دوونەوە چاندنی مۆخەکرێت چاندنی خۆیی کە پێوترێت ئۆتۆلۆگەس ترانسپلانتیشن واتە نەخۆشەکە خۆی لە خۆیەوە وەریەگرین مۆخەکە و ئەشگەڕێنرێتەوە بۆ خۆی ئەمە کاتێک لە نەخۆشەکە وەرەگرین کە مۆخەکەی پاکە هیچ نەخۆشیێکی تیانە ئێمە مۆخەکەی بۆ هەڵەگرین و کۆیەکەینەوە بۆی هەڵەگرین بۆیە لە کاتێکا کە عیلاجێکی کیمیایی بەقۆتی ئەیرێتە مۆخەکەکەی تەسفیر ئەبێتەوە ئێمە جارێکی کە ئەم مۆخەئینەوە بە نەخۆشەکە بۆ ئەوەی تووشی نەخۆشی و دابەزینی مەناعەیەکی زۆر نەبێ و سەر لە نوێ خانەکانی بۆ دروست بێتەوە خانە خوێنیەکان. و جۆرێکی تریشمان هەیە لە چاندن کە لە دۆنەرەوە واتە لە بەخشەرەوە وەرەگیرێت بەخشەرەکان لای ئێمە زیاتر خوشک و براین ئەمە مۆخەکە بە تەواوەتی نەخۆشە بەڵام بەخشەرەکە مۆخێکی پاکی هەیە و مطابقە لەگەڵ نەخۆشەکەیە لە بەخشەرەکەەوە وەرەگیرێت ئەیرێ بۆ نەخۆشەکە بۆ ئەوەی بڵێ نەخۆشیەکە لە ناوبەرێت. زۆر لە لای خۆمان هاونیشتیمانان کە ئەڵێن چاندنی مۆخ بەداخەوە زۆر کەس ینی بە هەڵەتێک گەیشتون و ئەزانن مۆخی ناو کە لی سەرە بەڵام ئێمە ئەبێ ئەوە تێبگەێنین بۆ هاونیشتیمانیان کە ئەمە مۆخی سووری ئێسکە کە لە ناو ئێسکا
یا ئەم مۆخە ئێمەش بە دوونەوە بڵێ مۆخەکە لە نەخۆش یان لە بەخشەرەکە وەرەگرین یان بەڕێگەی ئەوەی کە بەخشەرەکە یان نەخۆشەکە ئەخرێتە ژێر بەنجی عامەوە و بە دەرزیەک لە حەوزی لە بەشی پشتەوەی حەوزی وەرەگیرێت و بەپێی طبعاً وەزنی نەخۆشەکە حساباتی بۆ ئەکرێ یان بە شێوەیەکی تر کە ئەوە زۆر کەم بۆتەوە لە عالەمە ئێمە لە سنتەرەکەمانە ئێستا بە زۆری لە مناڵە ئەوە بەکارهێنین یا بۆ چەند نەخۆشیکی دیاریکراو بەڵام بە زۆری لە عالەمە ئێستا لە سای هەفتا لە سای هەشتا وەرگرتنی مۆخی سووری ئێسک بم جیهازە ئەکرێت ئەمیش چەند شێوەیەکی هەیە ئێمە دوونەوەمان هەیە لەم جیهازانە جیهازی زۆر متەتەورن ئێستاش لە هەموو بەشەکانی عالەمە بە زۆری ئەم جیهازانە بەکارێت بڵێ جیهازەکان ئەمەیان هیچ ئازارێکی تیانە نەخۆشەکەیان بەخشەرەکە بە تەواوەتی ئاگای لە خۆیەتی ئەمە وای ئێمە لە پێشە عیلاجی کیمیایی و چەند عیلاجێکی تر هەیە ئەین بە نەخۆشەکەیان بەخشەرەکە ئەو خانانی کە پێویستمانە لە مۆخی سووری ئێسکەکەیە کە وەکو دایکە خانەوان ئەو خانانە یەنە ناو سووری خوێنەوە کە نۆرمەلی بە طبیعی ئەم خانانە لە ناو سۆری خوێنانیە بەڵام ئێمە بە عیلاجەکان وا ئەکەین کە ئەم خانانە بێنە سۆری خوێنەوە بۆیە نەخۆشەکە بە شێوەیەکی ئاسانتر لێ وەربگیرێت ئەویش لە ڕێگەی وەریدەکانەوە وەریەگرین ئەگەر ئەو وەریدانی کە ئێمە پێویستمانە بۆ ئەم پرۆسێسە وەریدەکانی ئەبێ زۆر گەورە بێ ئەگەر لە لای قۆڵەوە بێت ئەو بۆ ئێمە باشترە ئەگەرنا محاولە ئەکەین وەریدی بەڕان بەکاربێنین بەدانانی کاتی تر ئاسانترە بێ بۆ نەخۆشەکە و بۆ جیهازەکەش چونکە جیهازەکە زۆر حساسە پێویستی بە بڕێک خوێنی باش هەیە کە بچێتە ناو جیهازەکە بۆیە بتوانێت ئیشی خۆی بە تەواوەتی بکات نەخۆشەکە پاڵ ئەکەوێت لەسەر جێگا تقریبا 5 بۆ 6 ساعتی پێچێ بەلایانی کەمەوە بەڵام پێش ئەوە نەخۆشەکە یان بەخشەرەکە ئێمە بە تەواوەتی ئیڤالوێشنی بۆکەین بەکردنی چەند ئینڤێستیگەیشنێک واتە چەند فەحسێکی هەم سەریری هەم فەحسی خوێن بۆ ئەوی بە تەواوەتی بزانین هیچ مشکلەیەکی نابێت لە کاتی ئەم پرۆسێسەیە ئەگەر بە تەواوەتی مطابق بوو هەموو شتێکمان بەدڵ بوو بۆ ناحەی دڵی بە تەواوەتی توانی پمپی خوێنەکە بکات بێتە ناو ئەم جیهازەوە ئێمە نەخۆشەکە ئەڵێن ئەمە یعنی سوتەبڵە و ئەتوانین ئیشەکەی بۆ بکەین یاخود بەخشەرەکە چونکە بەخشەرەکە ئێمە ئەبێ زۆر ئاگاداری بین بۆ ئەوەی ئەم بەخشەرە نەخۆش نییە کە هیچ زەرێکی بەرنەکەوێ حتا بەخشەرەکە لە دوای ئەوەی کە مۆخەکەش ئەبەخشێ ئێمە بۆ فترەیەکی زۆر متابعەیەکەین کێتەوە بۆ ئێرە فحوساتی بۆ ئەکەین ئەگەر پێویستی بە عیلاجێک بێ لە کاتی خۆیان عیلاجی بۆکەین و هەتا ئێستاش هیچ بەخشەرێکمان هیچ زەرێکی پێ نەگەیشتووە الحەمدوللیلا بەنسبەت نەخۆشەکانەوە هەر هەمان شێوە ئیڤالوێشنی بۆ ئەکرێ پێش ئەوە کە مۆخەکەی لەوەرەگرین تەنیا ئەوەیە کە دەرزیەک ئەکرێ بە دەمارەکەیە بەس هەر ئەوەیە ئازارەکە بۆ ئەمە ئێمە 5 ساعتمان هەیە لێرە کە نەخۆشەکە پاڵەکەوێت تەلەڤیزیۆنی بۆ داگرسێنین بۆیە ئەو کاتەش بێزار نەبێت چ شتێکیش پێویستەکە هەم وەکو دکتۆر وەکو ئێمە وەکو ستافەکان سەرپەرشتی ئەکەین و متابعی ڤایتەڵ ساینەکان یەکەین نیو ساعت کولی ساعت جارێ بۆ ئەوەی ئەگەر هەر شتێک بێ لە کاتی خۆیە پێی بزانین و عیلاجی بۆ بکەین غێری ئەوەش لە کاتی کۆکردنەوەی مۆخەکەیە چەند عیلاجێک هەیە ئین بە نەخۆشەکە بۆیە تووشی هیچ کەم و کوڕی و زیانێک نەبێت خوێنەکەکەیەتە ناو ئەم جیهازەوە طبعا لەژێر سەیتەرەی خۆمانە بێت بە ئۆردەر یعنی خۆمان ئۆردەریەکەین بۆ جیهازەکە ئەو دایکە خانانە جیا ئەکاتەوە ما باقی خوێنەکە خڕۆکە سوورەکان خەپلەکانی خوێن بەشەکانی تری خڕۆکەکان کە ئێمە پێویستمان نییە و خانەکانی تر ئەگەڕێتەوە بۆ نەخۆشەکەیان بەخشەرەکە یعنی نسبەتێکی زۆر کەم خڕۆکە سوورەکانی یان نسبەتی هیمۆگلۆبین یان خەپلەکانی دائەبەزێ ئەگینا زەرێکی گەورە لە ناحیە خوێنەوە نەبۆ بەخشەرەکە نەبۆ نەخۆشەکە پێی ناگات ئەمە دوای ئەوەی کە خانەکان لێرە کۆکەینەوە دایکە خانەکان بڵێ ئەوێ لەگەڵیشیا پوختەی بکەین ئەم خانانە کە ئەیبین عادەتەن بۆ ئەوانەی کە چاندنی خۆیان بۆکرێ ئێمە بڵێ تاقیگەیەکی پێشکەوتوترمان هەیە کە یعنی مقارنە ئەکرێ بە تاقیگەکانی عالەمی کە زۆر یعنی نسبەتی سترلایزیشن تایە مەزبوطە حتا ئەو تەهویەی کە بۆ یەکرێت بۆ ئەوەی هیچ نسبەتی کۆنتامینیشن و پیسبوونی ئەو مۆخەی کە ئێمە کۆیەکەینەوە چ لێرە بێت چ لە ڕێگەی ئەمەلیاتەوە بێت کە بۆ یەکەین ئەبرێتە ئەو شوێنە
پوختەیەکەین بە تەواوەتی حتا ئەو خاستن لە ئەلۆجینیک ترانسپلانتیشنە کە بەخشەر ئەیە بە نەخۆشەکە ئەگەر گروپی خوێنەکانیان مطابق نەبێ چۆن لە کاتی گوێزانەوەی خوێنە احتیمالە نەخۆشەکە تووشی مشکلەیەکی زۆر بێ حتا پێشی بمرێ هەمان شتیشە لە کاتی گوێزانەوەی مۆخە بۆیە ئێمە ئەبێت زۆر بە حەزر بین لەوانەی کە گروپی خوێنەکانیان لە کاتی چاندنی خوێنە مطابق نییە بۆ ئەوەی کەمترین خڕۆکەی سوور یعنی کە ئەوە ئیشێکی زۆر وردەکاری و دقیقا خڕۆکە سوورەکان بە تەواوەتی نایهێڵین لە ناو ئەو مۆخەی کە ئەین بە نەخۆشەکە بۆ ئەوەی هیچ ڕیاکشنێک ڕوونەیە لەو کاتە و نەخۆشەکە ئەو کاتە یعنی نابە چاندنی مۆخەکە یا بە مزعفاتی چاندنی مۆخەکە ئەو کاتە بە غێر مطابقی بڵد گروپەکانی احتیمالە تووشی ڕاکشنێکی زۆر بەقوت بێت و پێی بمرێ لەبەرەوە ئەو وردەکاری ئیشانە لە لای ئێمەیە و ئێمە بە تەواوەتی خڕۆکە سوورەکاندا ئەبەزێنین و تا ئێستا چەند حاڵەتێکی واهیمان هەبوو ئەلحەمدولێلا هیچ مشکلەیەک ڕووی ناوە غێری ئەوەی چەند مادەیەک ئیزافە ئەەکەین بۆ ئەو مۆخی کۆمان کردوێتەوە بۆ ئەوەی کە خەزنیەکەین ئێمە لە ناو شلەی نایترۆجینە خەزنیەکەین شلەی نایترۆجین دەرەجەی حرارەتێکی زۆر نزمی هەیە ناقص 196 هەیە بە شەشلەکەی بەشە گازیەکەشی ناقص 156 هەیە ئێمە کە لەوێ خەزنیەکەین خانەکان احتیمالە مجرد بە سەرماکە لە ناو بچن بەڵام ئێمە چەند مادەیەکی بۆ ئیزافاکەین بۆ ئەوەی تەحملی ئەو دەرەجە حرارەتە زۆر کەمە بکە بۆ زۆرترین فترە بمێنێتەوە تاوەکو نەخۆشەکە عیلاجی کیمیایی ئەیرێت و حازر ئەکرێت و ئەگاتە ئەو مەرحەلەی کە ئێمە چاندنی مۆخەکەی بۆ بکەین ئەو کاتە چاندنی مۆخەکەش هەر ئێمە کە خوێنەکەمان حازر کردووە لە ناو بڵی باگێکایە لە ناو کیسێکایە کە هیچ نسبەتی پویزبوونێکی تیانە بە تەواوەتی معقەمە وەکو چۆن نەخۆشێک بوتڵێک خوێن وەرەگرێ بە هەمان شێوە هەر لە ڕێگەی دەمارەوە ئەم خوێنە بڵێ ئەم مۆخە وەرەگرێت ببێ ئەوەی یعنی عملیاتێکی زۆر گەورە بێ یان ترسناک بێت بەڵام خۆی لە خۆیە چاندنی مۆخ مزعفاتی خۆی هەیە لەبەرەوەی کە بڵێ مەناعی جسمی نەخۆشەکە بە تەواوەتی دابەزێ زیاتر معڕەزە بێ بۆ ئەوەی کە تووشی نەخۆشی بێت و تووشی هەوکردن بێت و یعنی وەکو ئینسانێکی طبیعی نەبێ زیاتر معڕەزە کە تووشی نەخۆشیەکان بێت ئێمە تەنیا بەم جیهازە مۆخی سوورکۆ ناکەینەوە چەند ئیشێکی تریشی پێکرێ کە تا ئێستا لە خەستەخانەکەمانە ئەو شتانەمان کردووە بۆ نەخۆشەکان غێری ئەوە ئەگەر چاندنی مۆخەکە کە پێی ئەوترێ پارشال ئینگرافتمنت یان فیلەر ئۆف ئینگرافتمنت یعنی بەشێکی بڵێ چاندنەکە نەجاحەتی هێناوە ئێمە مجموعەیە خانەی مەناعی هەر بەم جیهازە کۆ ئەەکەینەوە دوایی بەشبەشیەکەین بەش ئەیەینەوە بە نەخۆشەکە بۆ ئەوەی چاندنەکە نەجاحەت بێنێت بۆ ئەوی لە پارشال ئینگرافتمنتەوە بێ بە فولی ئینگرافتمنت یعنی نەجاحەت بێنێ غێری ئەوەش ئەتوانین مجموعەیەک خانە کە لە نەخۆشەکانەوە وەری بگرین ئەوانەی کە مەسئولن بۆ ئەوەی کە ڕەفزی چاندنەکە بکەنەوە کە پێی ئەوترێت گراف ڤێرسەس هۆست دیزیز مستەلەح ئینگلیزیەکەی ئێمە ئەو خانانی کە مەسئولن لە ڕەفزکردنەوەی چاندنی مۆخەکە ئێمە دیسان بەم جیهازانە وەریەگرین ئینشاءڵڵا لە داهاتوێکی نزیکە ئێمە و ئیشە دەست پێەکەین ئەو خانانە معالەجە ئەکەین بە جیهازێکی تر ئەیگەڕێنینەوە بۆ نەخۆشەکە بۆ ئەوەی ئەو ڕەفزەشی تیانەمێت. ئێرە بەردەم ژووری نەشتەرگەریە لە کردداری چاندنی مۆخی ئێسکا ئیترە و کرددارانی کە پەیوەندی بە نەشتەرگەریەوە لەم باشانە بۆتان باس کراوە ئیتر تەواوە بێت ئەوەی کە زۆر گرنگە بیزانن لە بەشی نەشتەرگەری کە وتمان کار دەکرد بۆ دەنانی ئەو سیڤی لاینە و پۆرتەکەدان بۆ نەخۆشەکە بۆی کە دەکرێت یەکێک لە خوێنەرە سەرچیەکانی لە باتی بەکارهێنانی کانوێلە چکەم نەخۆشانە بە کانوێلە کاریان بۆ ناکرێت ئێستا کە ستافی بەند شتاریان تاو بە وردە سەکەن بە ڕۆشتنەوە بەڵام ئەوەی کە گرنگە لێرە باسی ئەوشمان بۆ کردن کە نەخۆشەکە لە ڕێگای ئەمریکان و خانەکانی کۆ دەکرێتەوە قەدەخانەکانی پاش ئەوە جا دەکرێتەوە لە نایترۆجینیش لە هەڵدەگرێت یەکانیاویتر هەیە کە لێرە حەزەکەی بیزانین ئەویژەوەیە کە پزیشکێکمان هەیە کە ناوی دکتۆر ڕێبەرە و کاری ژماردنی خانەکانەکە ئەم پزیشکە دکتۆرای لە وڵاتی بەریتانیا خوێندووە و ئۆفەری کارکردنی زۆر باشی هەیە لە بەریتانیا کار بکە بەڵام لەبەر خزمەتی وڵاتەکەی خۆمان وەک ئەو دایان پزیشکی کە لەم سنتەرە کارەکەن ناچن بە هیچ دایکە و لێرە لە
سنتەری چاندنی مۆخی ئێسکی نەخۆشخانەی هیوا یان لە نەخۆشخانەی شەیشا سواری گەرمیان بۆ چاندنی مۆخی ئێسک کارەکەن. دەچێ ناوی دکتۆر ڕێبەر بۆی بۆتان باسکە کارەکەی چییە؟ بە چ ستاندەرێک کارەکەن و چۆن کارەکانی کە لێرە دەکرێت دەنگانەوەیکی جیهانی هەیە و ئەو توێژینوانی کە لێرە دەکرێت لە گۆڤارە جیهانەکانە بڵاو دەبێتەوە بە پێی ستاندەری بەریتانیا کارەکان لە ئاستێکی زۆر باڵایەکێ. پاشەوە دەچینەوە بۆ بەشی سەرەوە بۆ لای دکتۆر داستان کە لە ژوورێکی جیاکاری یان ئەزلا باس لە کردداری چاندنی مۆخی ئێسکە کات و ئەشمان باتە ناو ژووری چاندنی مۆخی ئێسکەوە و هەروەها پەرستارێکمان هەیە باس لە ڕۆڵی پەرستارانەکە لەم کارەدا چونکە ئەم کاری ئێمەوە هەموو کارێکی تر پزیشکی کاری دەستە جەمعیەوە هەمومان بەیەکەوە کارەکەین پاشەوە گەڕێمە خزمەتان بۆ کۆتایی هێنان بە مەڵقەی چارە لەگەڵوانە. بۆتانزان پرۆسەی چاندنی مۆخ پرۆسێکی ئاڵۆزە لە کۆمەڵێک ستێپی جیاواز پێک هاتووە. یەکێک لە هەرە ستێپە سەرەکیەکان بریتە لە بژاردننی قەدەخانەکان. بۆ قەدەخانەکانە بژین لە بەرەوەی ئەگە بتەوێت چاندنێکی مۆخی سەرکەوتوو بکەی پێویستی بە 5 ملیۆن قەدەخانەیە بۆ هەر کیلۆگرامێک لە لەشی نەخۆشەکە. لەبەرەوە تاکە ڕێگەش بۆ بژاردننی ئەم قەدەخانە لە ڕێگای تەکنۆلۆژیای فلۆسایتۆمەتریەوەیە کە ئەتوانێت هەم لە ڕووکاری خانەکە بکۆڵێتەوە هەم لە ناو خانەکە. ئێمە لێرە لەبەرەوەی بە ڕێگایەکی تازە مۆخەکە وەرەگرین هەڵەستین بەوەی کە نەخۆشەکە خێتە ژێر جوڵاندنی قەدەخانەکان لە ناو مۆخیەوە بۆ سوور خوێنی لەبەرەوە پێویستەکە کە ئێمە بزانین چەند قەدەخانە هاتوۆتە دەرێ لە ڕۆژێکە سامپڵە گێتە لای ئێمە لێرە بژاردننی بۆکەین بزانین تارگێتی خۆمامان هەیە ئەگەر لە هەر سیسێک لە خوێنەکە 20,000 خانە هەبێت ئێمە نەخۆشەکە ئاماداکەین بۆ وەرگرتنی مۆخەکە. دوای ئەوەی کە قەدەخانەکان کۆکرێتەوە بە پرۆسەیەکی پێوەترێت پرۆسی ئەفێریسس جارێکتر ئەو قەدەخانە کۆکراوانەیەتەوە لەم تاقیگەیە ئێمە بژاردننی بۆکەین لە کۆتاییدا بزانین لە ناو ئەو قەدەخانە کۆکراوانە چەند دانێت چکە بێت ئەو ژمارەیە دابەشی کیلۆگرامی لەشی نەخۆشە بکەین بۆی کە بتوانین 5 ملیۆن خانی بۆ مسۆگەر بکەین بۆ هەر کیلۆگرامی لە لەشی. ئێمە هەر لە سەرەتایکردنەوەی ئەم سنتەرەوە بەشدار بووین لە بەرنامەیەکی تایبەتی کۆڵیتی کۆنتترۆلی وڵاتی بەریتانیا ئەوان بە شێوەیەکی ورد بە شێوەیەکی بەردەوام چاودێری ئەو چالاکیان ناکەن یا ئەو شیکاریان ناکەن کە لەم تاقیگەیە ئەنجامەدرێت هەموو دوو مانگجارێک نمونەیەک لە مۆخێکی وەرگیراوە لە بەریتانیاوە نێرن بۆ ئێرە ئێمە لێرە شیکاری خۆمانی بۆکەین قەدەخانەکانە بژێرین لە ڕێی سیستمی ئۆنلاینەوە نەتیجەکان ئەنێرینەوە بۆیان و دوای 2 هەفتە ئەوان راپۆرتمانێنێ کە چالاکی ئێمە چۆن بۆ لەو ماوەیە ئەمە واگات کە تۆ بە شێکی بەردەوام ئاگات لە کواڵیتی شیکاریەکان بێت هەم لە ڕووی ستافۆ کە بەڕێوێ بە هەم لە ڕووی ئامێری فلۆسایتۆمەتریکەوە هەم لە ڕووی کواڵیتی ماوەدەکانی کە بۆ ئامێریکا بەکارێن چکە ئەم سیانە گرنگن کە هەمویان بە شێوەیەکی ستاندا بڕۆن بەڕێوە هەم ئەو کەسێک کە بەڕێوێ بە و هەم ئامێر و پێداویستەکانیش لەبەرەوە ئەوان دوای ساڵێک ئەوەی کە نەتایجەکان بە شێوەیەکی ڕێکپێک بەڕێوە چوو شادی ئەوەت پێبەخشن کە تۆ ئەو نەتایجانت بە شێوەیەکی بەرچاو لە هەموو جیهانە ئەخوات و بە شێوەیەکی بەردەوامیش ئاگاداریان لە کواڵیتی شیکاریەکانە بێتە تاقیگەکە و سوپاس بەخوا ئێمە بەشدارینەوە بەرنامەیە و بە شێوەیەکی بەردەوام و شەهادەمان هەیە و هەڵماواسیوە و ئێمە بۆ نمونە هەموو وەکوتم هەموو دوو مانگ جارێک 2 سامپڵەنێرن لە مانگی سەرەتای مانگی نوێیان سامپڵەکانمان پێگەیشت ئێمە شیکاریمان بۆ کردو ناردمانەوە کە کاتێککە نەتیجەکە هاتەوە بینیمان چکە ئەوان خۆشیان لە وڵاتی بەریتانیا قەدەخانەکانە بژێرن لای ئەوان 10.44 سێڵ و خانە بوو لە هەر مایکرولیتەرێکە لای ئەمەش 10.43 بوو کە سپاس بەخوا ینی زۆر نزیکە لە یەکتریە و لەوە باشتر نابێت. دوایەوەی کە قەدەخانەکان کۆکرایەوە طبعاً ماوەیەک هەیە لە بینی کۆکردنەوەی قەدەخانەکە و ڕۆژی چاندنی مۆخەکەیە پێویستە نەخۆشەکە ئامادە بکرێت ئەو قەدەخانانە دوای من ئەچێتە پرۆسی پێوترە سێڵ پرۆسسین ئەن کرا پریزرڤیشن ئەنێرێت بۆی کە بخرێتە ناو نایترۆجینی شلەوە نایترۆجینی شل پلەی سەردەکەی 196 دەرەجە لە خوار سفرەوە زۆر سادە ینی فرێزەرێکی ئاسایی لە ماڵەوە ناقص 20 ینی 20 دەرەجە لەژێر سفرەوە بەڵام نایترۆجینی شل
196 دەرەجە لەژێر سفرەوەیە ئەم قەدەخانە لە ناو نایترۆجینیش لە هەڵەگیرێت هەتاکو ڕۆژی چاندنی مۆخەکە و ئامادەکردنی نەخۆشە. بۆ چاندنی مۆخی ئێسک خانەکان بە دوو شێوە وەرەگیرێ بە پێی جۆری چاندنەکە. ئەگەر چاندنی خۆیی بێ لە زۆربەی حاڵەتەکانە نەخۆشەکە لە ڕێگەی جیهازێکی تایبەتەوە خانەکانی لێ وەرەگیرێ پاش ئەوەی ئامادە دەکرێت یاخود بە عیلاجی کیمیایی یاخود بە دەرزێکی تایبەت کە دەرزی مەناعی پێڵێن دوای ئەوە خانەکانی بکۆکرێتەوە. لە حاڵەتێکی ترا کە ئەلۆجینیک ترانسپلانت واتە لە کەسێکی ترەوە بۆ نەخۆشەکە، بەڵام لە ئەلۆجینیک ترانسپلانتە واتە چاندنی لە کەسێکی ترەوە بۆ نەخۆشەکە وەرگرتنی خانەکان لە ڕێگەی ئێسکی حەوزی کەسەکەوە واتە بەخشەرەکەەوە دەبێت بۆ نەخۆشەکە یاخود لە ڕێگەی جیهازەوە بێت. لەم نەخۆشەدا کە توش بۆ بە شێرپەنجەی لیمفەگرەکان جۆری هۆچکن لیمفۆما کە لە سەرەتادا ئەم نەخۆشانە چارەسەری کیمیایی وەرەگرن و لە زۆربەی حاڵەتەکاندا تقریباً 80% نەخۆشەکان پێویست بە هیچ شتێکی تر ناکات تەنها لەژێر متابعە بێ. بەڵام کە نەخۆشیەکە هاتەوە زیاتر لە جارێک نەخۆشەکە چارەسەری کیمیایی وەرەگرێت و دوای ئەوە چاندنی مۆخی زیاتی بۆ کرێواتە لە خۆیەوە بۆ خۆی. لەم نەخۆشەدا کە نەخۆشیەکەی پێش دووجار نەخۆشیەکەی بۆ هاتۆتەوە چاندنی زیاتی واتە خۆیی بۆ کراوە، بەڵام بەداخەوە دوای 2 ساڵ لە چاندنی خۆیەکە نەخۆشیەکەی بۆ هاتۆتەوە. لەم حاڵەتەدا پێویستە چارەسەری کیمیایی وەرگێ ئەگەر هاتوو نەخۆشیەکەی گەیشتە حاڵەتی ڕمیشن واتە کۆنتترۆل کرا نەخۆشەکەی لە 150 زیاتر ئەبێت چارەسەری چاندنی ئەلۆجینیک ترانسپلانتی بۆ بکرێ واتە لە کەسێکی ترەوە بۆ نەخۆشەکە. ئەم نەخۆشە پاژەوەی کە فەحسی متابقی بۆ ئەکرێت واتە لە خوشک و براوە فەحسی متابقەکەی لە ساسەیە خوشکەکەی لە خوشکەکەیەوە چاندنەکەی بۆ وەرەگیرە لە پێشدا نەخۆشەکە هەڵسەنگاندنی بۆ ئەکرێ شیکاری نەخۆشی بۆ شیخکاری خوێنی بۆ ئەکرێ پاشان ئەگەر گونجاو بوو بۆ چاندنەکە پێش چاندنەکە ئەبێ لەشی ئامادە بکرێت بە وەرگرتنی چارەسەری کیمیایی کە پێ دەڵێن کۆندیشنین ڕەجیمین کە بە پێی نەخۆشیەکان ئاگۆڕێ. پاشان پاش وەرگرتنی چارەسەری کیمیاوی بۆ ماوەی 6 ڕۆژ لەم نەخۆشەدا ئەمڕۆ چاندنی مۆخەکەی بۆ ئەەکەین کە لە خوشکەکەیەوە ڕۆژی پێشتر وەرگیراوە ئەوە خانەکانە کە وەری ئەگرێت. ئێستا ئێمە نەخۆشەکەمان ئامادە کردووە چەند عیلاجێک وەرەگرێت بۆ ئەوەی تووشی کارلێک نەبێ کاردانەوە نەبێ پێش وەرگرتنی خانەکان و خانەکانیش بە شێوەیەکی ئاسایی وەرەگرێت بۆ ماوەی نزیکەی نیو کاتژمێر و کاردانەوەیەکی لاوەکی وای نییە چونکە ئەم خانانە مادەیەک هەیە کە بۆ هەڵگرتن وەرەگیرێ تی نەکراوە. لەم نەخۆشانەدا لەبەر ئەوەی پێش چاندنەکە چارەسەری کیمیایی وەرەگرن بەرگری لەشیان بە شێوەیەکی بەرچاو دێتە خوارەوە کە ئەبێت بە سفر لەبەر ئەوە نەخۆشەکە پێویستە لە ژوورێکی عەزلا بێت کە هیچ بەرکەوتنی لەگەڵ خەڵکی ترا نەبێت تەنها بەرکەوتنی لەگەڵ پزیشکەکان و ئەو نێرسانە هەیە کە لێرەدا ئیش دەکەن. تەبان ئەم نەخۆشانە لەبەرەوەی بەرگری لەشیاندا ئەبەزێ پێویستیان بە چاودێرێکی زۆر ورد هەیە بە تایبەتی لە دوای چاندنەکە کە بەرگری لەشیان ئەبێ بە سفر ڕۆژانە عیلاجی تایبەتیان هەیە و چاودێریکردن لەلایەن نێرسەکانەوە هەموو 4 بۆ 6 ساعت جارێک ئەکرێ و بەپێی حاڵەتی تەوان نەخۆشیەکە ژەگۆڕێ لە نەخۆشێکەوە بۆ نەخۆشێکی تر. لەم حاڵەتە نەخۆشەکان بە بۆنی کاردانەوەی لاوەکی چارەسەری کیمیایی لاواچێ تووشی چەند کاردانەوەیەک بن وەکو
سکچوون ڕشانەوە برینی ناودەم چەندەم جارە تۆ چاندی مۆخیێسکە بۆ ئەمە دووەم زارمە جاری پێشوو چۆن بوو ئەم جارە چۆنە جاری پێشوو لە خۆمەوە گردیان و چاندیانەوە باش پاش 2 ساڵ بردی هەڵیدایەوە ئەم جار لە خوشکێکمەوە وەرم کردووە باشە هەر کردارەکە خۆی کە ئێستا ئاوا قەریکە چاندنەکەت بۆکەن و لێرەوە خوێنەکەیتە خوار و قەدەخانەکانەکەنە لەشتەوە بۆی کە لەشت دووەری گرێت و خانەی نوێ دروستکە باڵێ بە شێوەیەکی گشتی ئازار بێتاقەتی بێحەواسی خوا بەزیادە تۆزە لەسکی مایەکان نەبێ حەزێتەدا و سەرێش و تا و ئەگناوەکو ئەمەنە هیچ ئازارشتی نییە مامەڵەی جەماعەت لێرە چۆن لەگەڵتا خوا بەزیابێ ماڵە ناوا بێ گشتی باشن لە ماڵ خۆم گەلەگەر زیاتر ڕازین لێیان لەم کارەیە جگە لە کاری پزیشکەکە گوان باس کردن کە پەرستارانیش خەریکن پاش بچانێکی کورت کاک بەختیار وەک پەرستارێک لە ڕاڕاوەکەی دەرەوە قسەتان بۆ کات بۆی بزان ڕۆڵی پەرستاران چیە لەم کارەیە لەگەڵمان بن. ئێمە وەکو ئیشکردن لەم بەشە وەکو تیم ئیشەکەین دکتۆر سەرپەرشتی بەشەکانەکە و لەگەڵەوەشە ئێمە وەکو نێرس لەگەڵ تیمەکەیان ڕۆڵێکی گرنگمان هەیە لە چاندنی مۆخە چاندنی مۆخ لە چەند مەراحلێک پێک دێت لەسەر تاوە کە داخڵە بێ نەخۆش پێویستی بەوەیە فحسی خوێنی بۆ بکەیت و لەگەڵەوەیە بزانیت ئاستی نەخۆشەکەی چ جۆرێکە و ئاستەکەی چەنە لەگەڵەوە پێویستی بە فحسێکی تایبەت هەیە بە مۆخی ئاسک کە پەرستارێکات میشە ئیشی پەرستارەوە ئیکات لەگەڵەوەیە پێویستی بە وەرگرتنی خانەکانە کە میش مەراحلێکی ترە بۆ وەرگرتنی مۆخەکە ئەگەر دوو جۆری هەیە جۆرێکیان هەیە لە خۆی وەرەگیرێت ئەمیان مۆخەکە لە خۆی وەرەگریت و پێویستی بە مانەوەیە لەناو قاوشە لەو کاتانەیە کە مۆخەکەی وەرەگرین پێویستە چەندین عیلاج و شتی تایبەتی پێویستە کە بۆ ئەوی مەنعەکەی بەرزکەیتەوە لەگەڵەوەشە لە خوارەوە بە دوو جۆر وەرگیری هەندێکیانەیە بە جیازی ئەفەریسی هەندێکیە بە کۆلەکشنە ئەوان لە ئەفەریس پەرستاری تایبەت بەخۆی هەیە و لە ئەفەریس لە کۆلەکشنیشە لە ناو ئەمەلیات ئاکرێت ئەمیشان لەوانە وەرەگیرێت کە بڵین دۆنەری هەیەواتە بەخشەری هەیە کەویش نێرس پەرستار ڕۆڵی کارابینی لەو بارەیە لەگەڵەوە شاکە نەخۆشەکە داخڵە بێت بۆ چاندنی مۆخ چەندین ڕۆژ پێش چاندنی مۆخەکە پێویست بەوەیە مۆخەکەی لەناو بەریت بۆیە کیمیایی بەکارێنین ئەم کیمیایەکە بەکارێنین چەندین مزاعفات هەیە لەوانەیە هەر خۆی ئیشی سەرەکیەوەیە کە مەنعەکە دابەزێنێت لەوانەیە تووشی ئینتابات و بڵین بری ناو قۆرگی ببێت بۆیە لەگەڵەوانەش ئێمە چارەسەری پێویست بۆ بابەتانەکەین لەگەڵەوەیە کە داخڵ بۆ کیمیایی وەرەگرێت ڕۆژی تایبەتی هەیە کە دیاری کراوە ئەم ڕۆژ کە ڕۆژی چاندنە ئەمڕۆ کە ئێمە نەخۆشێکمان هەبوو پێویستی بە چاندنی مۆخ و لەسەر تاوە بەیانیان فحسی خوێنی بۆ ئەەکەیت لەگەڵەوەی وەزی نەخۆشەکە سیرەکەیت هەر لە زەخت و لێدانی دڵ و بواری تەندروستی تەواو ئەپشکنیت لەگەڵەوەی چەند عیلاجێکی پێویست هەیە پێش چاندنی مۆخ پێویستە بکرێت بۆ ئەوەی هیچ کاردانەوێک ڕوونەدات ئەم عیلاجانە کە ئەیکەیت نیو ساعتێک پێش چاندنی مۆخەکە ئەیکەین و لەگەڵەوە ژووری نەخۆشەکە ئامادەیەکەیت هەر پێویستێک پێویست بێت ژوورەکە ئامادەکەیت بۆ حەزرەکەی لەگەڵ کاتی چاندنەکەیە دکتۆرەکان و پەرستارەکان وەکو تیمێک بەشداریەکەین لە چاندنی مۆخەکەیە دکتۆر فحس و پێداویستەکانی بڵین چاودێری نەخۆشەکە و پەرستاریش ئیشەکانی بۆ ئەکات بە شێوازێکی تاقیم واتە سراڵ ئیشەکە ئەکرێت پێویستە پەرستار ئەو ئیشانە بکات و هەر لە وەرگرتنی مۆخی نەخۆشەکە کە شێوەی وەکو دانانی خوێنی وەکو دانانی خوێنەکە لەگەڵەوەیە کە وەریەگریت بە شوێی سیراڵ پاکخان وەریەگریت و بە جیازەتایەکی تایبەت هەڵەواستێت لەگەڵ دانانەکەیە پێویستە نەخۆش هەموو چارەگەک جارێک وەزی نەخۆشەکە یەکلام بکرێت و پێڵێن ڤایتڵ ساینس بۆی بکرێت هەموو چارەگەک تا ساعت یەکەم تەواو بێت دوای ئەوە ئەگەر بەردەوام بێت چاندێکی پێویستی بەکات بێت کە لە هەندێک نەخۆشە پێویست بێت 8 ساعت بوو یاخود زیاتر بمێنێتەوە ئەمانە هەموو سەرە ساعتێک کە چین سەردانی نەخۆشەکەین و وەزی نەخۆشەکە بین لەگەڵەوەیە لەوانەیە تووشی ڕشانە و مزاعفایی تر بێت لە دابەزین ئۆکسیجین لەم کاتانە ئۆکسیجینی پێویست بە یاخود عیلاجی پێویست بە ڕشانەوەی بۆ ئەکەین.
ئەمەوێ یەکشت بڵم لێرەکانەیە بەڕاستی من ئەو حەڤە ڕۆژەی کە لەسەرەوە بووم دکتۆرە بەڕێزەکان پەرستارە بەڕێزەکان ئەوانەی کە هاتم بۆ لام چونکە من بە تەنیا بووم غەیری دکتۆر و پەرستارە بەڕێزەکانە بێ کەس بۆی نەبوو بێ بۆ لام ئەوەی کە ئاهاش بۆ لام لە ماوەی 5 دقیقە زیاتر نەبوو یعنی بەس ئەم دیوی پەنجەرەکە بوو چاکوچۆنی و سەردانی ئەکرم و هیچی تر لە ماوەی ئەم حەڤە ڕۆژەیە ینی خوا هەڵناگرێ تر دکتۆرەکان زۆر بە پەرۆشەوە ئەهاتن ینی هەموو بەیانێک فەحسیان بۆ ئەکردم پیانەوتم مەنەعەت ئەوەندەیە خوێنەکەت ئەوەندەیە مەنەعەشکت بەرز بۆ تەوانە خوێنت باشە جێگیرە پەرستارە بەڕێزەکان ینی بڵێم چی نازانم ناتوانم وەسفی بکەم ینی ئەوەندە بەڕێزن ڕۆژێ لە ڕۆژان نەمدی دانەیەکیان بە گرژی بێتە ژوورەوە یان قسەیەکی بەنەوعێکە کە نەخۆش نیگەران بێ هەموو کات و هەوڵی ئەوە ئەدەن نەخۆش دڵخۆشکەن هەموو کات هەوڵی ئەوە ئەدەن یعنی هیوایە بدەن بەو نەخۆشە ینی ئەو نەخۆشە هەز نەکات بەتەنیا لە ژوورەوەیە وەک وابێ ینی کەسێک لە عیلەکەی خۆتە لەگەڵ تا بێت لە ژوورەوە ینی تۆ لە هەموو شتێک بڵین لەوێکانە بەڕێنماییە. ئەوەی کە زۆر تایبەتە دەربارەی سنتەری چاندی مۆخی ئێسک لە نەخۆشخانەی هیوا نەخۆشخانەی شەیشاسواری گەرمیان بۆ چاندی مۆخی ئێسک بریتێرە بەشیددان ئەم سنتەرە تاکە سنتەری دنیاە کە پزیشکی ددان بە هاوڕێ و بە هاوکاری لە هەمان سنتەرە لەگەڵ تیمی چاندی مۆخی ئێسکا کارەکە ئەمە قسەی من نییە ئەمە قسەی دکتۆر ئیگناسیۆیە کە ئەو پرۆفیسۆر ئیتاڵیە کە سەرپەرشتی زانستی کردنەوەی ئەم بەشەی کردووە لەم نەخۆشخانەیە و منیش وەک پزیشکی ددان خۆم لێرە کارەکەم و ماوەی 3 مانگمان پێچوەتەوە کۆم بەشەمان کردەوە و پاشەوەی کە ژوورەکەمان کردەوە بە سوپاسەوە دکتۆر کەیوان تۆفیقیش کە میوانی ئەم بەرنامەیە بوو لەگەڵمانە دەستی کردەوە بە کار و ئەویش لێرە کاری چارەسەر بۆ نەخۆشەکانەکە ئەوەی کێمە لێرە ئەیکەین و کردومانە زۆربەی زۆری پاش هەوڵەکانی حکوومەتێرەمی کوردستان بە یارمەتی و بە هاوکاری خێرخوازان کراوە کە بتوانین سواس بەخوا بەشدار بین لە ڕزگارکردنی ژیانی خەڵکە تاوەکو ئێستا زیاتر لە 180 کردداری چاندی مۆخی ئێسک لەم سنتەرە کراوە و زۆرینەی زۆریشیان سەرکەوتوو بوون و ژیانی خۆیان بە باشی ئەژین وەک لە ئەڵلقەی ڕابردووی چارەیە کاک ڕۆژهاتتان بینی کێچێکراوانی کە لەم سنتەرە سوودی وەرگرتووە و لە مەڵقێشە کاک مەزنتان بینی کە ویش لەم سنتەرە چاندی مۆخی ئێسکی بۆ کراوە بۆ هیواین کە هیچ بەڕێزێک پێویستی بە سنتەری چاندی مۆخی ئێسک نەبێەوەی کە زۆر گرنگە دەربارەی شێرپەنجەی خوێنکەم دۆڵقێ باسمان کرد هەم لە گەورە ساڵان و هەم لە مناڵانیشە بریتێرە ناسینەوە نیشانە سەرەتایەکان خوێنبەربوونی بەردەوام ڕنگپەڕین و هەروەها خوێنبەربوونەکە ئەگەر بێت و دەرنەبێت سەرچاوەکەی چییە ڕنگپەڕی مەبەستمان کاڵی ڕەنگە کە ئەمان ئەگەر بوو پێویستان فەحسێکی ئامی خوێن ئەبێ بۆی کە دڵنیا بنەوەی کە ئەوە هیچ نییە و شتێکی ئاسایی و فەحسی ئامی خوێنەکەش پێوترێت CBC سێپیت ئینگلیزی کورتە کە هەرو کاک مەزنی کە لە ئەڵلقەیە میوان بوو تەنها چوو بوو فەحسێکی کردو لە تاقیگەیەکی دەرەوە دەرکەوت بوو کە جۆری شێرپەنجەکەی بریتە لە پەککەوتنی مۆخی ئێسک کاگەز لەو کاتا پێی نەزانرا لەوانەیە مەترسێکی زۆر گەوری بۆ ژیانی دروست کردا کە ئێستا بە خۆشحاڵی و سوپاس بۆخوا بە باشی ژیانی خۆیەژی ئەڵلقەی داهاتووی چارە لە مانگی لە مانگی ئۆکتۆبەرە کە مانگی هۆشیاریە دەربارەی شێرپەنجەی مەمک باسکردنە لە ئەوەی کە ئەو بەڕێزانی شێرپەنجەی مەمکیان هەیە هیوای ژیانیان چەندێکە و ئەوەی کە بۆ بە مشکل لە ناو خەڵکە ئایا بە خەسەکە بڵین شێرپەنجەی مەمکی هەیە یان پێی نەڵێن کە چووکە بەڕاستی بۆ بە بابەتێک و لەسەر داواکاری خاتوو دکتۆر هاژەی پسپۆری ئۆنکۆلۆجی و نەخۆشخانەی هیوا ئەوەڵقەی تایبەتەکەین بۆ باسەوە لەگەڵمانە بن تاو کاتە ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسا قبول فەرموون یەکشەممەی داهاتوو کاژمێر حوتی ئێوارە دەینەوە خزمەتتان شەو و شەوگارتان شاد خواتان بەخێر.